یاریەکانی قۆناغی سێمی خولی تێنسی سەرزەویانەکانی عێراق لە شاری بەغدا و لەسەر یاریگاکانی شەعب ئەنجام دەدرێت. یانەکانی هەرێمی کوردستان و مووسڵ و کەربەلا و بابل و نەجەف گەشتی بەغدا دەکەن و لەوێ ڕوبەڕوو یەکتر دەبنەوە. یانەکانی هەرێمی کوردستان لە قۆناغ یەکەم ڕوبەڕوو یەکتر بوونەوە و لە قۆناغی دۆمیژبەر یانەکانی مووسڵ کەوتن. ئەنجامەکانیشیان زۆر باشە و چاویان لە نازنا و پلەکانی پێشەوەی خولەکەیە. هەولێر سەرکەوتنی لەسەر زەمیارەکانی تۆمار کردووە و نیشتیمانیش تەنها بە هەولێر دۆڕاوە و پێشمەرگەی سلێمانیش تەنها بە دوو یانەکەی هەولێر دۆڕاوە. بروسکیش خاوەنی حەوت سەرکەوتنە. یانەکان هەرچەندە ئامادەکاریان وەک پێویست نییە، بەڵام ئامانجی یەکەمیان یاریکردنە لە وەرزی نوێی خولی ناوی عێراق کەوا تەنها 12 یانە بەشداری دەکات. دواتریش جەنگان بۆ پلەکانی پێشەوە. من یاریزان محەممەد ئەبزێت یاریزان یانەی هەولێر و هەڵبژاردی عێراق و ئێمە وەکویانی هەوری ئینشاڵڵا زۆر خۆمان باشی بۆم پاڵانتی ئامادە کردووە کە من و کاپتن فارس و عەلی برامین و تاکو ئێستا لەم پاڵانەتە لە قۆناغی یەکەم و دووەم لە هەولێر یاریەکان ڕۆیشتووە و زۆر سپاس بەخۆ کە توانیمانە لە کۆی 11 یاری کە توانیمانە گشتی بەرینەوە و پاش نزیکەی 2 ڕۆژێکی تر دەچین بۆ شاری بەغدا لەگەر فرات ئەوسەد یاری دەکەین کە قۆناغی سێمە و هەفتەی دابێش لەگەر کە قۆناغی چوارەمە لەگەڵ یانەکانی بەغدا یاری دەکەین. لەگەڵ جەماعەتی فراتی ئەوسەد گەمەمان هەیە، ئەوانش 7 نادینە. ئینشاءڵڵا هەموو ئەمەلێکمان هەیە، هەمووان دەبینەوە ئینشاءڵڵا. پاشەوەی ئینشاءڵڵا ڕۆژی 5 کۆتاییەکەی یانیکانی عێراق تێنس سەرزەوی 5 ئەو گەمەکان زۆر حساسە، منافەسات زۆر دەبێت ئینشاءڵڵا. مەشق و تەمرینمان بەردەوامە، یعنی بە چاوی ئەو مەلعەب و شتیوا مشکلەمان هەبوو، بەس مەشقمان و تەمرینمان بەردەوامین. ئینشاءڵڵا محاوەی دەکەین لە یەکەم و دووەم سێم منافەسەی دەکەین کە کۆتایی ئەو بتوڵەی بیتن. ئەمساڵ بۆ یەکەم جار لە مێژووی عێراق خولیانەکانی تێنسی سەرزەوی با کراوەی ئەنجامدرا. 32 یانە بەشداریان کرد و هەموو یانەکان ڕوبەڕوو یەکتر دەبنەوە. تاوەکو ئێستا 6 یانە پاشەکشەی لە خولەکە کردو و تەنها 2 قۆناغی ماوە کۆتایی بێت و 12 یانەش دەبنە پلە نایب بۆ وەرزی داهاتوو. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.